نوێژەکانی ڕەمەضان واتە لە مانگی ڕەمەضانی پیرۆز چی فێر بووین یان چی فێر دەبین یان لەسەر چی بین. چاک بزانین یەکەم ئێمە لە پێشی ڕەمەضانە بەیعەتێکماندا بەخوا واتە وعدێکماندا بە خۆی پەروەردگار. ئەو وعدەش ئەگەر خاوەنی بەڵێن بێت بەڵێنەکەش بە جوانی بینە سەر کە ئەو وعدەی کە خۆی پەروەردگار دایە بڵێ خۆی پەروەردگار داوای کردووە لە ئێمە و ئێمەش پێمان کردووە. ئەگە تەماشای قورئان بکەین خۆی پەروەردگار پێمان دەفەرمێ ئەو کەسانەی خۆشگەرەکە خۆی گەورە کە بەڵێنە دەن وعدێک دەدەن دوای وەفایان هەیە بۆ بەڵێنەکەیان و بۆ وعدەکەیان خاوەنی وەفان بەرامبەر بە وعدی خۆیان ئەو کار و کردارەی کردیانە. ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة انكاثا. ئەگە تەماشاکەین پەروەردگار باس لەو کەسانە ئەکا کە وعدێکیان داوە بەڵێنێکیان داوە بەڵام بە وەفا بوون. ئێمە لە ڕەمەضاندا وعدماندا زۆر وعدمان داوە پەشیمان بینەوە تەوبەمان کردووە گەڕاینەتەوە گوناح نەکەین ئیتر نەگەڕێینەوە سەر تاوان سەرپێچی نەکەین ڕێگای خوا بگرین هاتوینەتە ماڵەکانی خوا ڕۆژ بە ڕۆژوو بین شەو لەیلەتول قەدرمان گرتووە هەمووی چەنەها شتی تریش بینی خۆمان و خوامان هەر کەسی کۆمەڵێکی شتی ترمان تەقدیمی خوای پەروەردگار کردووە. کەواتە ئەبێ ئێمە خاوەن ئەو وعدەی کە دامانە خوای گەورە خۆشمانی گەرەک ئەگەر بە وەفا بین لەسەر ئەو کار و کردەوانەی کە بەردەوام بین. دووەمیان ئینسان ئیماندار بزانێ کار و کرداری کردووە لە ڕەمەضاندا ئەمانەوێ ئەم کار و کردارانەی کە کردومانە لە ڕەمەضاندا خوا قبوڵی بکا لێمان ئەبێ وریابین لە دوای ڕەمەضان تەرکی نەکەین دووبارە وازی لێ نەهێنینەوە وا بزانین لە ڕەمەضانە ئێمە ئەمانەمان هەن نەکردووە هەن نەمان بینیوە. ئینسانی وایە بەس لە ڕەمەضان دێ بۆ مزگەوت دوای ڕەمەضان کە ئەنەما مزگەوت لەگەڵ خۆیدا هەڵدەگیرێت هەتا ڕەمەضانەکەی دەچێتەوە ئەم پیاوە سێرەکەی یان ئەم ئافرەتە ڕەمەضان نابینێ. ئەوە خەتەر ئەگەر وابین وە کردەوەکانی تریش هەروەها ئەبێ وریابین خوای گەورە باسی ئیماندار ئەکا لە قورئانە هاوتای داناوە لەگەڵیدا تەرازوویەکی داناوە لەگەڵ ئیمانە کردەوەی چاکەی ئەوێ إن الذين آمنوا وعملوا الصالحات ئیماندار تەواو نابێ هەر بێژە ئیماندارم ئەبێ کرداری چاک بکە بەردەوام بێ لەسەر ئەو کردارانە. ئێمە ئەمانەوێ کردارەکانمان مەقبول بێ لە دیوانی خوا دەیبا بەردەوام بین لە دوای ڕەمەضانش لەو کردوانەی کردومانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەمان پێدا ئەفەرمێ وكان أحب الدين إليه ئەو کەسەی کە خاوەنی دینێکە ئەو کەسەی خاوەنی پەیامێکە ئەو کەسەی دینداری دەکا ئەفەرمێ إليه ما دام صاحب عليه ئەوەیە کە ئینسانەکە مرۆڤەکە بەردەوام بێ لەسەر ئەو خواپەرستی و عیبادەتە ئەو کەسە چیەی پێغەمبەری خوا خۆشەویستی خوایە کەسێ بەردەوام بێ لەسەر چاکە لە ڕەمەضانە کردوێتی پاشی ڕەمەضانش بەردەوام بێ ئەو کەسە خوا خۆشەوێ وەک ئەو کەسە نییە بەس لە ڕەمەضانە عیبادەت کا و دوای ڕەمەضان بڵێ عیبادەت خوا حافیز بڵێ مزگەوت خوا حافیز بڵێ ئیتر ڕۆژوو تەواو ئیتر سەدەقە تەواو ئیتر خەیر تەواو ئیتر هەمووی خێرەکان ببڕێتەوە قفلی لێ بدە خوا ئەو بەندەی خۆش ناوێ بەندەیەکی خۆش ئەوێ ئەم بەندەیە چی بکە بەردەوام بێ ئەگەر چەندێکم بێ چونکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەمەمان پێ فەرمێ. سێهەمیان قبوڵبوونی کار و کرداری ڕەمەضانمان نیشانە یەکێ لە پیاو چاکانە فەرمێ ئەتانەوێ کار و کرداری ڕەمەضانتان قبوڵ بێ وتیان بەڵێ فەرمووی دەی ئەوەی کە لە ڕەمەضانە ئەنجامتان داوە نیشانەی قبوڵبوونی ڕەمەضان ئەوەی کە لە ڕەمەضانە کردوتانە ئەوەی لە پاش ڕەمەضان بەردەوام بی لەسەر عیبادەت و تاعەت یعنی وەک ئەوەی نوێژەکان ئاگای لێبێ نوێژەکانت نەفەوتێ ڕۆژەکانت هەموو کردەوەکانی تر بەردەوام بێ. ئەم پیاو بەڕێزە ئەفەرمێ نیشانەی قبوڵبوونی ڕەمەضان ئەوەیە کە تۆ لە دوای ڕەمەضانش سێرەکەی ئەوە بێ نەک ئێمە ئێستا لە ڕەمەضانە هەر نوێژێکمان ئەگری
لەوەیە زۆر بێ هەموو مزگەوتەکانمان سبەینی ڕەمەزان تەواو بوو ئەچیتە هەندێ مزگەوت بەزەیت بە حاڵی مزگەوتەکەشا دێ نەک خەڵکەکەی مزگەوتی وایە 3 نەفەرە 5 نەفەرە هەیە سرێک تەواو ناکا بەیانیان هەیە ئەو پەڕی 2 سرە ئەو پەڕی 3 سرە لەوە زیاتر پڕ نابێتەوە لە دوای ڕەمەزان ئەمەیە تێیتە مزگەوتەکان گریانە دێ بە مزگەوتەکانە عیشاکان دێتە تایمەکەی جاران 2 سیرە و 3 سیرە و تەواو 4 سیرە بەڵام ئەبێ وریابین عیبادەت بەس لە ڕەمەزانان نییە دوای ڕەمەزانش عیبادەت هەیە ئەبێ ئەوە بخەینە فکرمانەوە چونکە ڕەمەزان ئەبێ بمان گۆڕێ جا ئێمە ڕەمەزان هەموو ڕەمەزانێ بگرین و وەک جاران بین ئەوە جا چی ئیسفادەمان کرد لەم مەدرسە گەورەیە ئەمە مەدرسەیە بەڕاستی ڕەمەزان 30 ڕۆژ هەمومان ئینسان پەروەردە ئەکا ڕەمەزان ئەو ڕەمەزانە بێت تۆ پەروەردە بکە گۆڕانکاری لە ناختا دروستکە لە ناخی منە لە ناخی هەمومانە ڕەمەزان ئەبێ بمان گۆڕێ ئەگەر ڕەمەزانێ ئینسانێکی نەگۆڕی هەر ئەوە بوو لە ڕەمەزانە هات عیبادەتێکی کرد و ڕۆیشت و وەک جاران گەڕاوە سەر تاوان و گوناح ئەو کاتە ڕەمەزان هە تەقلیدیە باتە سەر و ئیتر دوایەوە هیچ نییە خوا پەنامان بدا ئەبێ وریابین ئەم پیاو چاکە شێخ ئیسلامە کە ئەفەرمێت نیشانەی قبول بوونی کە ڕەمەزان چاکەکانتان ئەوەیە کە لە دوای ڕەمەزانش ئاگاتان لە کردارەکانتان بێ خاڵی چوارەممان ئیستیقامە بەردەوام بوون موسڵمانە ئازیزەکان ئەبێ لە دوای ڕەمەزان ئەبێ ئێمە بەردەوام بین پەرە بدەین بە چاکەکاری بە چاکە و بە باشەکاری ئەمساڵ زۆر دڵخۆشکەرترە لە ساڵانی تر منەوە بڵێم بەیەوە بە تایبەتی لە کوردستانی خۆشەویست و ئازیزی خۆمان خەڵک زیاتر دەگەڕێتەوە موژدەتان لێبێ لە هەموو مزگەوتەکان زۆرینەی تۆ لە سلێمانیدا تەماشاکە لە یەک مزگەوت 7,000 کەس نوێژی تەراویح دەکا 10,000 کەس نوێژی تەراویح دەکا لە یەک مزگەوتە لە یەک مزگەوت با بڵێن 7,000ش ئەیتوو بێ هەموو کوردستان کۆکەرەوە بزان چەندێ نوێژ خوێنی هەیە ئەوە دەلالەتەکە ئەم ملەتە موسڵمانە ئەم ملەتە خوای خۆشەوێ مزگەوتی خۆشەوێ دینداری خۆشەوێ بەڵام ئەبێ ئێمە بینە سەبەب و هۆکارێک زیاتر خەڵک بێتەوە بۆ ئەوەی ئاسانکاری و ئەسلوبمان و قسەمان و نوێژەکانمان و عیبادەتمان و هاوشێوەی هەمووی نەکانمان خۆشتر بێ بۆی بێتەوە زۆر جار ئێمە لە مزگەوتی خۆمان نوێژمانە کە دەو برایە دوێنێ گێڕایەوە بووە موتی مامۆستاگە بکرێم جومعەیە باس کرێ ئەو نەویت بەڵام من حەزم کرد خۆم باسی کەم 3-4 گەنجەن ئەمە 2-3 شەوە دێن بۆ ئەم مزگەوتە 2-3 شەوە لای ڕاستەوە نوێژەکەن لای ڕاستەوە وتی مامۆستا ئەم پیاوە هەموو شەوێک لە شەوی قەدراتە بەتەکید غەریبەنیش لەوەیە زۆرینەمان نایانناسن دەست ئەکاتە نوێژ ئەم پیاوە ئەم گەنجە نەک پیاوە گەنجە دەسەکاتە گریان حتا تەواو دەبێ نوزەی لەگەڵ عادێ حتا سەلام دەداتەوە ئەوەی لە تەکی بێزانێ چۆن دەگری ئەوانەی ئەو برایە لە کە تەسویرەکە نەزانن چۆن ئەگری ئەوانەی گێڕنەوە دوای بەڵام وتومە فرە مەیخەنە سەری و فرێش باسی مەکەن بەڵام ئەمە بۆ دڵخۆشکەری خۆمان باسێکەین هەمومان ئەم گەنجە لێمان پرسی وتمان چۆن تۆ لەکوێوە هاتوویە و ئەو پیاوە لێی پرسی وتی من خەڵکی ئێرە نیم بەڕەگەز وا بزانم دیارە عەرەبە وتی ئەهاتم 2-3 شەو پێش ئێستا لە بەردەم دەرگا نوێژمە کرد لە بەردەم دەرگاکەەوە ڕائەوەستام لە دەرەوە گوێمە گرت لێیەوە ئەو برایە خوالی ڕازی بێ لەگەڵ ئەم برا بەڕێزانەی کە نوێژیانە کرد ئەوی دەنگی زۆر تەئسیری لێ کردم زۆر ئێستا ڕاوەستام ڕۆژی یەکەم هاتم کەوا بەس گوێم گرت ئەڵێ خۆم پێ نەگیریا هاتمە ناو حەوشەوە ئەڵێ هاتمە پێشەوە چونکە تەئسیری لێ کردم کەسش نازانێت سەبەب لەکوێ سەبەب ڕوو ئەدا و ئینسان دێتە ناو دینەوە وتی نوێژم ناکرد نامزانی نوێژ چییە وتی هاتمە ناو حەوشە کەمێکی تری پێ چوو بینیم ئەم خەڵکە هەمووی ئاوا ڕاوەستاوە لە خۆمەوە مشتاقی ئەو ڕاوەستانە بووم هاتمە پێشەوە هاتمە حرەمی دووەم ئەلێوێ کەمێ دانیشتم تر ئەو نوێژیە کرد من ڕاوەستام و دانیشتم نوێژم ناکرد گوێمە گرت فرە تەئسیری لێ کردم ئەڵێ لە دواوە کە نوێژتانە کرد من دەستمە کردە گریان نامزانی بۆچی ئەگیرم خۆمش نازانم چی مەشهەدێکامە خۆم نازانی بەڵام دوایی خۆم دۆزیەوە هاتمەوە
زانی وتم بای باشە من بۆ وەکەوان نەبم، ئەی دەبا من نوێشکەم، دەبا وەکەوان دەستم کردە نوێژ و هاتم مامۆستاتر دێم نوێژەکەم. زۆر جاشەی بینی لە یەکەم سیرە ڕاوەستێ، چونکە ئیمانداران مسلمانانی خۆشەویست ئەگەر بەس ئەمە خوای گەورە لێمان قبول بکا بۆ ئەوانەی وا بەرنوێژی یەکەن بەسە. مژدەیەکی زۆر گەورەیە بەس ئەمە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هاچی وشتری دنیایە چاکەکانی کۆکەیتەوە هەمووی ببەخشی لە پێناوی خوادا، خەیری وەکەوە نییە کەسێک لەژێر دەستی تۆیان بە قسەی تۆ مسلمان و ئیماندار بێ. لە قیامەتا دێن پێغەمبەری وا هەیە 2 نەفەری لەگەڵایە، تۆش دێی سێرەکەی 5 نەفەر لەگەڵایە، شایەتیت بۆ دەن ئەڵێن بە بۆنەی ئەم پیاوە بەڕێزەوە قسەی بۆ کردین، بە بۆنەی ئەمەوە ئێمە مسلمان بووین. چەنێ خۆشە ئیمانداران خۆشەویستان، ئەبێ ئێمە بزانین دڵخۆشکەرە هەمومان کە ئێمە لەم مانگە ڕەمەزانە پیرۆزە عیبادەتێکی جوان و باش و چاکمان کردووە، بەڵام ئامان وریابن مامانە پشت نەدەینەوە، نەڵێین تەواو خەیرە گەورەکە ماوە، ئەو گەورەی کە چاوەڕێیەکەین چەند شەوێکمان گردووە لەیلەتول قەدر، بەڵام ماوە ئەوەی زۆر قسەی لەسەرە، ئەوەی زۆر تاکیدی لەسەرە. وریابن ئامان 27 نەڕوا، وریابن. ابن عباسە فەرمێ سوێن ئەخۆم لەیلەتول قەدر کە 27 سوێن ئەخۆم. ئەم پیاوە بەڕێزە ئەم سەحابە ئەبێ 27 کەس ئامادە نەبێ خەو بچێتە چاوی. ئەگەر سەعاتێکش دانیشتووی، ئەگەر نەتوانی بێی بۆ مزگەوت لە ماڵی خۆت دانیشە، گرینگەوە شەوی 27 نەڕوا، چونکە پاداشتێکی نەبراوەیە 82 ساڵ 1000 مانگ تو ئەجر و پاداشی بۆ دەنووسێ، بێژگە لە ئەمانەی تر ئەگەر خۆی بێ. ئینسان ئیماندارە بێ بزانێ خاڵێکی ترەوەیە تەوبەکردن. ئێمە پەشیمان بووینێتەوە، وعدمان داوەتە خوای گیان وعد بێ تەوبەی نەسوحمان کردووە، خۆ نابێ پاشی ڕەمەزان ئەم وعدە هەڵوەشێنینەوە لە دیوانی خوادا بڵێین خوایە ئەوەی کە پێشووتمان نە ئەگەڕێینەوە سەر تاوان و گوناح، هەم تاوان دەکەین هەم گوناحەکەین. ئەبێ وا نەبین ئێمە وعدمان داوە کە تەوبەی نەسوح بکەین. قاعدەیەکی شەرعیە فەرمێ الأجر على قدر المشقة، واتە ئەجر و پاداش بە ئەندازەی هیلاکبوونە. لە ڕەمەزانە چەنە هیلاک بی، زیاتر هیلاک بی زیاتر ئەجرت هەیە، حتا هیلاک بی زیاتر ئەجرت هەیە. ئینسانێک لە ڕەمەزانە بەس بە ڕۆژوو بێ و هیچ نەکا، وەک ئەو ئینسانە نییە کە بە ڕۆژوو و قورئان دەخوێنێ. ئینسانێ بەس بە ڕۆژوو و قورئان دەخوێنێ، وەک ئەوە نییە کە بە ڕۆژوو بێ و قورئان بخوێنە و ذکر بکە. ئینسانێ بە ڕۆژوو بێ ئەگەر قورئان بخوێنێ و ذکر بکە، وەک ئەوە نییە لەگەڵیا خەیر و سەدەقە بکە. ئینسانێ وەک ئەوە نییە زیایی بکە زەکات بداگەر هەبێتی. ئینسانێ وەک ئەوە نییە کە شەوەکانی ئەحیا و لەیل بکە، قیام کە قەدر بەرپا بکە و یعنی شەوان قەدر زندوو بکاتەوە. هەمووی فەرقەکە ئەمانە، چونکە قاعدەی شەرعیە فەرمێ ئەوەی لە هەر کارێکە زۆری لاک بووی زیاتر ئەجر و پاداشتت هەیە، و زیاتر ئەوەیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عەبدوڵڵای کوڕی عومەری وت ئەی عەبدوڵڵا با وەسیەتێکت کەم، وریابە شەوێ هەڵنەسی هەتا بەیانی عیبادەتکەی، شەوەکەی ترتر وازی لێبێنی و بڕۆی. وریابە نەکەی وا ئیشی وا نەکەی، یعنی هەر ئەمە قسەکەی ئەوەیە نەک لە ڕەمەزان هەر عیبادەتکەی دوای ڕەمەزان وازی لێبێنی. وریابە نەک شەوێک هەستی و شەوێکی تر تەرکیکەی، بەردەوام بە بەڵام باکەم بێ. ئێستا تۆ 5 فەرزکەی بۆ نوێژ، 5 فەرزکەی بۆ نوێژ بۆ مزگەوت لە دوای ڕەمەزان، ئەگە 5ەکە نهاتی سویانی وەرە، ئەگە نهاتی دوانی وەرە، ئەگە 5ەکە بێی باشترە، بیکە 4 بیکە 3 بیکە 2 بیکە 1 فەرز وەرە، بەس تو ئەگەر قەپاتی بکەی هەرنەیەی. ئەخر ئەمە وەکەوەیە ئەو وەسیەتەی پێغەمبەر جێبەجێ نەکردووە صلی الله علیه وسلم کە لە ڕەمەزانە عیبادەتەکەی دوای ڕەمەزان جێلی وازی لێدێنی، مزگەوت نابینی مەگە بەبەردەمیا تێپەڕبی دەرگاکەی ببینی، ئەبێ وا نەبیت وریابی. بۆیە زانایان فەرموویانە کون ڕەبانیەن وەلا تەکون ڕەمەضانیەن. قسەی پیاوچاکان وتیانە خوا پەرست بە، عیبادەتی خوای پەروەردگار بکە جەلە جەلالو، ذاتی ئەڵڵاه ئەو پەروەردگارە کە پێی خۆشە ئێمە هەمومان بەندەیەک بین
لە دیوانی خوادا زەلیلی خۆمان پیشان بدەین، پەشیمانی خۆمان پیشان بدەین، حاڵی خۆمان باسکەین، ژیانی خۆمان باسکەین. خی گەورە بەڵام موسیبەتی دنیامان لەسەر لادا بەو عیبادەتە. ئەمانە گرینگە مسلمانە بەڕێزەکان، چونکە وریابین ئەبێ خواپەرست بین، نەکوا ڕەمەزان پەرست بین. ئەبێ ئینسانی ایماندار خۆی کۆ کاتەوە، چەند شەوێکی تر و چەند ڕۆژێکی ترمان ماوە، بە تایبەتی 27 ئەبێ ئاگامان لێ بێ خۆمان کۆکەینەوە، قۆڵی لێ هەڵکەین. ماومانە بۆ ئەجرە گەورەکە، ماومانە بۆی خوا لێمان ڕازی بێ. ئەزانن جەژن ئێمەیە، ئەگە خواتەماندا ڕەمەزان تەوا بوو جەژنی ئێمەیە، جەژنی جایزەیە، جەژنی مسلمانانە، جەژنی ئەوانەی کە بە ڕۆژوون. خی گەورە لە حەوتەبەقەی ئاسمانەوەڵێ ئەمە جەژنی ئەوانەیە کە بە ڕۆژوون، ئەوانەی کە بە ڕۆژویان گردووە مەلایکەکان چی پاداشتیان دەمەوە، چی جایزەیان دەمێ، چی جایزەیەکی گەورەیان بدەمێ بەندەکانم. 30 ڕۆژە هەم بە ڕۆژوو، 29 ڕۆژان بە ڕۆژوو، شەوان عیبادەت دەکەن، ماڵی خۆیان دەبەخشن، چاوەکانیان لەسەر قورئان هەڵناگرن، یادی من دەکەن، لە گوناح دوورکەونەوە، تاوان ناکەن، سەرپێچی ناکەن. ئەوەی کە من داوام کردووە بە گیان، بە ڕوح، بە مادە هەمووی دەکەن. یێواران هەمووی جم و جۆڵیان دێ، سفرەکانی ماڵی خوا ڕازێننەوە، مزگەوتەکانم ئاوەدانەکەنەوە، ماڵەکانم ئاوەدانەکەنەوە. تۆ بڵێ ئەم بەندانە لە ڕۆژی جەژندا شەرمەزار بکرێ، نەبەخوا خوا شەرمەزاری هیچمان ناکە. ئەوە ئەچیتان لێبێ بەخوا. خوا زۆر میهرەبانە، خوای پەروەردگار زۆر ڕەحم و میهرەبانیە بەرامبەر بەندەکانی داماوی وەچێمە. بە تەکیدتان لێبێ خوای گەورە زۆر ئەم بەندانە ئاوە زەلامێک ئەگە بگەڕێتەوە بۆ دیوانی خوا، بڵێ خوایە ئەوە 100 زەلامم کوشتووە، ئەگەڕێمەوە تەوبە ئەکەم، واتە 100 جا دنیام کاول کردووە. ئەم دنیایی کە تۆ خەڵقت کردووە بۆ ئەی مرۆڤەکان لە ناوی بژین، من 100 جا کاولم کردووە. خوایە گەڕێمەوە بەلای تۆ لێم خۆش بێ. ئەم پیاوە بەڕێزە کە گەڕاوەتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، پێیان وتووە چووەتە لای 99 کوشتووە، چووەتە لای زانایەکی پایەبەرز، پێی وتووە ئەگەر تەوبە بکەم خوا لێم خۆشە بێ. ئەم زانا وتێتی نەخێرە ئەوشی کوشتووە کردێتە سڵات. لە دوایەوە ڕۆیەتە لایەکێکی تر وتێتی بەڵێ خوا لێت خۆشە بێ، بەڵام چەند مەرجەیە بە جێبەجێکەی. یەکێ لەوانە بێ و شوێنە جێبێلی، نەگەڕێیتە سەر تاوان، پێت خۆش بێ فرد دەنە ئاگر، بەڵام نەگەڕێیتەوە. ئەڵێ ڕێگا ئەبڕێوە ڕوا، لە ڕێگادا مەلەکل مەوت دێ ڕوحی یەکێشێ و دەڕوا. ئەمجا مەلایکە دێن دوو کۆمەڵێ کفنی باشیان پێیە و کۆمەڵەکەش کفنی ئاگریان پێیە. ئەوڵێ لای منە و ئەو شەڵێ لای منە، ئەبێ بیبم بۆ دۆزەخ، ئەو شەژی ئەبێ بیبم بۆ باشت. ئەوڵێ تەوبەیەکی نەسوحی کردو و پەشیمان بووەتەوە. ئەوانەی ئەهلی دۆزەخش مەلایکان دەڵێن نا ئەمە 100 زەلامی کوشتووە و تەوبەی کێڵێ خوا لێ قبول کردووە. خوای پەروەردگار بە گەورەی خۆی دەڵێ زوڵم لە بەندە ناکە. خوای گەورە چونکە ئەفەرمێ ئەی بەندەکەم ئەگە تۆ بێی بۆلام بە هەنگاو بێی، من لە تۆ پەلەتر تێم. ئەی بەندەکەم ئەگە تۆ بە هەروڵە بێی، کەمێ سەریعتر بێی، من زیاتر دێم. ئەی بەندەکەم ئەگە تۆ بێی بۆلام بە پەلەتر، من لە تۆ زیاتر پەلەمە تۆ بێی بۆلام. ئەبێ ئینسان ایماندار بزانێ ئێمە عیبادەتی ئەو زاتە گەورە ئەکەین، عیبادەتی جەلە جەلال و پەروەردگار دەکەین، ئەو پەروەردگارەی ڕەحم بە هەموو لایەک دەکا. ئەڵێ دوایە وتی خوای گەورە فەرمووی چاکە و خێرەکەی بکێشن، بزان چەنێ بەلای ڕاستان ێزگە لەو لادێ و شوێنەی بۆی دەڕوا چەندێکش. ئەڵێ کاتێ ذیراعیان، کاتێ ئەو بینەیان کێشا لەو شوێنەی کە دەرچووە چەند هەنگاوە، چەند مەترە، یان ئەو شوێنەی کە دەڕوا بۆی چەند مەترە. ئەڵێن مەترێ یا هەنگاوێک، چاکەکەی زیا. ئەوە پێی وت خوای گەورە پیانی وت دەی ئەم پیاوە باشتیە، ئایدی منە، نابێ بچێ بۆ دۆزەخ، زەلامێ 100 زەلام بکوژێ. دوایەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینسانێ لە قیامەتە قەراری لەسەر ئەدرێ، ئەڵێن بیبن بۆ دۆزەخ، ڕایکێشن. خوای گەورە فەرمێ ئەم بەندەیە ڕاکێشن بەرەو دۆزەخ، هەتا لێواری دۆزەخ هەر بەرەکاتە دواوە، مەلایکەکان هەر ڕایکێشن مەلایی دۆزەخ. خوای گەورە لەسەر پردی سیرات لێواری جەهەنم، خوای گەورەی ڕایگرن بەندەکەم،
لێ ببرسن بۆ بەرەکاتە دواوە بەندەکە لێ خوایە پێ بڵێن خوایە گیان ئێستا چاوەڕێی ڕەحمەتی تۆم تۆ زۆر میهرەبانی من بخەیتە دۆزەخ زۆر میهرەبانی من بخەیتە دۆزەخ نامخەی خوای گەورە فەرمێ مەدام ئەوەنە گومانی چاکان بەندەیە ڕێک بیگەڕێنەوە با بچێ بۆ باشت مەی خەناگری دۆزەخ مستحەقی دۆزەخ نییە بەندەی من میهرەبانی خوا لەمایە مسڵمانان ئیمانداران ئەوەی کە کردومانە زۆر دڵمان پێخۆشە زۆر بەڵام لەسەرەوە دڵمان بەو ڕەحمەتەی خۆی خۆشە کە خوای گەورە هەمومان ئینشاءالله دائەپۆشێ خوای گەورە لێمان قبوڵ کە یا ڕەبی خوای ڕەمەزانی پیرۆزمان لێوەرگری یا ڕەبی خوای عیبادەتمان لێوەرگری